بابەتەکە طبعاً باسی دیزاینە بەڕێزان هەوڵم یاوە کە زۆر سادەی کەمەوە بۆی کە هەمومان لێ تێ بگەین. ئەکید ناشتوانم کە بچمە تەفاسیلی با بڵین ئیشەکەوە، چونکە هەر یەکێ لەو بابەتانەی کە باسی یەکەم ئەگەر بمانێ بە تەفاسیل باسی گەین ڕەنگە هەر یەکە و سیمینارێکی تایبەتی خۆی ئەوێ. هەوڵم یاوە زۆ بە سادەی ئەو شتانی کە دیزاینەرێک پێویستی پێێتی لە کاتی با بڵین دیزاینکردنە ئاماژیان پێ بەم و ئەو شتانی کە پێویستی پێێتی دراسی بکە ئینشەڵا هەوڵێم تا ڕادێک ڕوونی کەمەوە و ئەچیت ڕەنگە هەنیشت لە سلایدەکانە هەبێت لەگەڵەوەی کاکتۆر باسی کرد ڕەنگە دووارە بێ و هەوڵی شێم لە زمانی ئەو شتێک کە حازرم کردەوە دوو پرسیار کرا هەوڵێم جوابی ئەو پرسیارانش بمەوە. طبعاً بەڕێزان بابەتی بوومەلەرزە قسەی زۆری لەسەکراوە بە تایبەتی ئەم مودەی ئەخیر ڕەنگە بڵێم لە چەند ڕۆیەکەوە قسەی زۆری لەسەکراوە، بەس من ئەمەوێ بە شێوازیشی کە قسەی لەسەرکەم بە حکمی ئەوەی کە وەکو وتمان بەڕێزان، ینی کاتێک کە تۆ ئەتەوێ بینایەک با بڵین دیزاینێکی بۆ بوومەلەرزە یەکی لەو شتانەی کە زۆر گرنگە جارە تێگەشتن لە بوومەلەرزە خۆی چۆن ئیشەکە و چۆن تەئسیر لە بیناکانەکە و دواتریش ئێمە بەڕێزان شتێک هەیە کە من بمەوێت دیزاینی بینایە بکەم ئەبێ کۆدێک هەبێ بە پێی کۆدەکە بڕۆم، یعنی ناتوانم هەندێک جا بەداخەوە لای خۆمان هەنێ دیزاین هەیە بەڕاستی هەرچەندە لە کۆدا ڕەنگە تا ڕادێک مەجای ئەوە درابێت کە موهەندیس یا دیزاینەر خۆی هەنێک باڵین قەرار بات، بەڵام زۆربەی شتەکان ڕوون کراوەتەوە بەڕێزان، زۆر شت هەیە ڕوون کراوەتەوە پێویستەوە ناکات کە من خۆم ڕێی شخصی خۆم لەو مەجارەیە بەکاربێنم. طبعا لا بەڕێزان محاولاکەم لەم باوڵێن 25 دقیقە لە بەردەستمە چەند پرسیارێک کە زۆر گرنگن جوابیان ئێمە. یەکەم پرسیار کە بەلای منەوە گرنگە جواب بدرێتەوە ئێمە چ کۆدێ بەکاربێنین؟ ئەمە یەکێکە لەو پرسیارانی کە ڕەنگە زۆر بەمان هەمان بێ و بڵین من ئەگەر دیزاین کەم لە کوردستانە چ کۆدێ ئەبێ بەکاربێنم. طبعاً بەڕێزان ئێمە لە عێراقا کۆدێکمان هەیە، کۆدی با بڵین عێراقی کە لە مەجالی زلزالە یا لە مەجالی بوومەلەرزەیە کۆمەڵێک ڕێنمایی داناوە. ئەگەر سێری کۆدی عێراقی بکەی بەڕێزان زۆربەی ئەو شتانەی کە وەرگیراوە لە کۆدی ASC وەرگیراوە. پێش ASC ئێمە کۆدی شکەمان نەبوو، کۆدی UBC. ئەگەر سێری هەر کەڤەری کتێبەکە بکەی ئەخیر ئەپدەیتی ئەم کۆدە ساڵی 97 بەڕێزان، لە دوای 97ەوە ئەم کۆدە ئەپدەیت نەکراوەتەوە. کۆدی شکەمانەیە وەکوتم کۆدی ASCE ئەگەر سێر بەرگەکەی بکەی ئێستا ڤێرژنی 22 هەیە، واتە ساڵی 2022 ئەپدەیت کراوەتەوە بەڕێزان. من وەکو پێشنیاری خۆم یعنی هیچ با بڵێن پۆینتێک لەوە نابینم کە تۆ کۆدێکی ASCE هەبێ کە ڤێرژنی 2022 ئەپدەیت کرابێتەوە بچی کۆدێکی بۆ نمونە کۆدێک بەکاربێنی کە ئەخیر ئەپدەیتی ساڵی 97 بووە. لەبەرەوە ڕێکۆمەندیشنی خۆم ئەوەیە بۆ هەر بەڕێزێکە دیزاینەکە ئەگەر کۆدی UBCش بەکارێنێ ئەبێت چێکی کۆدی ASCE بکاتەوە. ڕەنگە بڵین ئەی کۆدی عێراقی، طبعاً بەڕێزان کۆدی عێراقی ئەخیر ڤێرژنی کە ئێستا لە بەردەستا بێ ساڵی 2007 کە ئەویش نوسخەی عەرەبیە، نوسخەی ئینگلیزیەکە ئەگەر سێرکەی 2014 ئەخیر ئەپدەیتی بووە. بۆیە لێرەشەوە هەرچەندە کە ئەچیتە سەر کۆدی عێراقی ئەتوان بڵێم لە ساڵ 90 بۆ 95 لە کۆدی ASCE وەرگیراوە. لەبەرەوە من وەکو وتم پێشنیاری ئەوە ئەکەم کە ئەو بەڕێزانی کە دیزاین بوومەلەرزەکەن و ئەیانەوێت دیزاین بوومەلەرزە بکەن چێشی کۆدی ASCE بکەنەوە و ئەو شتانی کە لەو کۆدایە باس کراوە ئەبێ هەر هەمووی زەڕورە جەماعەت و ئەبێ لە دیزاینەکە ڕەچاو بکرێت. کاتە پرسیار یەکەمان تایبەتە بە کۆدەکانەوە. ئەگەر بچیتە سەر کۆدەکە بە تایبەتی لە 4 چاپتەریا زۆر بە هەرچەندە خۆی کۆدەکە ئەوەشم بیر نەچێ باسیکەم بەڕێزان باسی لۆدینەکە واتە تەنها باسی بوومەلەرزە نییە و باسی هەموو ئەو لۆدانە ئەکا کە ئێمە طبعاً ئێمە زانی لای خۆمان ئێستا وەکو دیزاین کۆدی با بڵین ACI بەکارێنین کە ئەخیر ڤێرژنی لە ئێستا 2019. ئەگەر بتەوێت لەگەڵ کۆدی ACI با بڵین کۆدێکی کە بەکاربێنی کە باسی لۆدەکانێ بۆ بکە و بە تایبەتی باسی بوومەلەرزە وەکوتم کۆدی ASCE مانەیە کە ئەچیتە سەر کۆدەکە بە تایبەتی 4 چاپتەری تیا چاپتەری 11 12 13 لەگەڵ 21 کە من ڕێکۆمەند یەکەم کە ئەو کەسی کە دیزاینەکە بە تایبەتی بێم 4 چاپتەری خوێن بێتەوە. پرسیارێکی کە بەڕێزان کە
یەتە پێشەوە ئەڵین ئایا هەموو بینایەک پێویستە کات دیزایانی بۆ مەلەرزەی بۆ بکرێت بە هەر ڕێنجێک و بە هەر سایزێک بێت ئەوەی کە لە کۆدا باس کراوە بەڕێزان ئەگەر سەرنجی تەبان ئەو تبینیش بڵێن بەڕێزان من سلایدەکان کە حازرم کردووە هەوڵم یاوە فەقەرەی کۆدەکەشم داناوەتەوە سلایدەکان من هەر کەسێک دوای پێی خۆش بێ ئەتوانن سلایدەکانی بەمێ ئەتوانێت بەکاری بێنێ و هەوڵم یاوە ئەو شتێک کە باسی یەکەم لە شوێ باس کراوێت لە کۆدا دامناوەتەوە ئەگەر سێری ئەو باڵێن سکۆپی ئینەکە بکەی بە بڵین کۆدەکە پێچەڵێ هەموو سڕەکچەرێک و تەنانەت ئەو با بڵین مێمبەرانەی کە نەن سترەکچراڵن کە ئێستا پرسیارێکی لەسەر کرا کە دیوارەکانن کە ئێمە وەکو پارتیشن بەکاریانێنین تەنانەت ئەبێ ئەوانش تۆ لە کاتی بوومەلەرزەیە پێرفۆرمانسیان چەکرێتەوە پێرفۆرمانسیان بێت چێکرێتەوە کە چۆن بێت تەمان بەنسبەت پێرفۆرمانسەوە ئێمە سەری بەڵام پێشەوە ئەوەی کە لە کۆدا باس کرێت بەڕێزان کە تۆ بتوانی با بڵین دیزایانی بوومەلەرزەی بۆ نەکەی شتێکە بڵین 1 and 2 باڵێن family dwellings یعنی تقریبا خانوویەکی ئەلەم شێوەیە بەم حەجمە کە یەک یا دوو قات بێ و ئەویش لە شتێکەیە کە ئەچمە سەری ئیشەڵا سایزمیک دیزاین کاتێگۆری تاوان ئەوانەی کە کۆدی UBC بەکارێنن بە زۆن باڵین ڕاهاتوون ئەڵێن زۆنی 1 2 3 بۆ نمونە بەس لە کۆدی AEC ئەو شتە نەماوە بەڕێزان بۆ بە شتێکی کە پێڵین سایزمیک دیزاین کاتێگۆری ئەم سایزمیک دیزاین کاتێگۆریە کراوە بە 6 دانەوە لە ئەوە هەمانە تا F تەنها ئەوانە بۆت هەیە کە ئەم خانووی کە بەم حەجمەیە کە دیزانی بوومەلەرزەی بۆ نەکەی کە لە کاتێگۆری A و B و C بێ منتیقی کوردستان بەعام باسەکەم و هەموو شارەکانی کوردستان ئەکەونە کاتێگۆری دیەوە ئێمە سەری کاتێگۆری دیە واتە بۆ قسەیە بێ بەڕێزان ئێمە هیچ بینایە تەنانەت خانوویەکی ئاسایش ناتوانین دیزانی بوومەلەرزەی بۆ نەکەین ڕەنگە بتوانم بڵێم کاریگەری بوومەلەرزە لەسەر خانوویەکی یەقات یا دووقات کاریگەرێکی زۆر کەمە بێ ئەگەر بەراوردێکی ببینایە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێت کە تۆ بتوانیت دیزایانی بوومەلەرزەی بۆ نەکەی حەزەکەم ئەو شتە ڕوون بێ ئەوەی کە بەڕێزان ئێمە باسی یەکەین با بڵین دیوارەکانەکە وەکو وتم هیچ دەورێکی لۆد نابینن تەنها وەکو پارتیشن بەکاریانێنی ئەوەیە کە وەکو وتم هەندێک جار بینی شتانە یعنی تۆ بینایەکە بینی فەیلەری نەکردووە بیناکە فرێمەکەی هیچ کێشەیەکی نییە دیوارەکان هەمووی کەوتووە اینجا ئەو بەڕێزە پرسیاری کرد کە ئەمە چۆن بتوانێت ستفنیسی ئەوانە لەناو مۆدێلەکەیە با بڵین ڕەچاوکەین تەمان بەرنامە ئەچمە سەر ئەوەش ئینشەڵا بەرنامە تەمان زۆر بەکاریە لای خۆمان با بڵین ئەوانی کە زۆر بەکاربێ ئێستا شخصیە من بەرنامەی ئیتابس بەکارێنم بەرنامەی ڕۆبۆت هەیە ئەم بەرنامانە بەڕێزان ناتوانانی تۆ ستفنیسی مێمبەرێک کە نەن سرەنجراڵە پێی ڕەچاوکی لەبەرەوە حەلێکێ بۆ ئەم حاڵەتە ئەویش ئەوەیە کە بێ چی بکەیت دیوارەکان لە فرێمەکانت جیاکەیتەوە ئەبێت دیوارەکانت لە فرێمەکان جیاکەیتەوە واتە لە کاتی بوومەلەرزەیە ستفنیسی باڵین دیوارەکانت ستفنیسی دیوارەکانت لە با بڵین شەیپ یا وەکو کاکتۆر باسی کرد لە فریکوێنسی یا لە ستفنیسی بیناکەیە داغەڵ نەبێ جیاکردنەوەکەش تەمان بەداخەوە لای خۆمان ئەو شانە ناکرێ بەڕێزان کە تۆ ئەبێ ئەو دیوارانەی کەیکەی نابێت بە فرێمەکەتەوە بنووسێ ئەبێ لە بینی دیوارەکان و فرێمەکان ئەبێت جوینت هەبێت تەمان کە جوینتیش ئەەکەی بۆی کە ئەم دیوارە بەلایە نەکەوێت ئەبێ سەپۆرتی بکەیت ئێستا بوون لێرە ئەم ئینەم داناوە کە ئەمە بڵێن ئەم شێوازە کە ئەبینی بە کۆمەڵێک فرێمی ئاسن دانراوە بۆی کە دیوارەکەت بە لەتراڵی نەکەوێت واتە بە ئاوت ئۆف پلین فەیلەر نەکە کە ئەمە لە ئێرانە زۆرە کرێ بەڕێزان بەس بەداخەوە تا ئێستا لای خۆمان من نەمبینیەوە ڕاستی ئەمە بکرێ ڕەنگە کرابێ بەس من شخصی خۆم نەمبینیەوە کە زەڕورە بکرێ ئەوش بەنسبەت ئەو پرسیارەوە بەڕێزان پرسیارێکی کەمانەیە بەڕێزان کە زۆر گرینگە ئەڵێین بوومەلەرزە کە ڕوئەیە ئێمە حسابی چەندمان کردووە ئەڵێن حسابی چەند کراوە دیزایانی ئەم بینایە بۆ چەند نەکراوە زۆر مەسەڵەن جارەبینی لە شوێنێک ئەڵێ باس کرا ئەڵێ ئەم خانوانە یا ئەمانەی کوردستان دیزاین کراون بۆ 4 پلە بۆ 5 پلە یا ئەو کاکەیە پرسیارێکی کرد وتی من بۆ نمونە لەسەر بوومەلەرزەیەک دیزاینەکەم دوای فترەیەک بوومەلەرزێکی کە ڕوویا بە گوڕێکی زیاتر ئەمە چۆن ڕەچاو کراوە ئێمە خەتامان هەیە لێرە بەڕێزان لە کۆدا شتێک نییە بە ناوی با بڵێن پلەی ڕێکتەرەوە واتە کە تۆ دیزاینەکەی بۆ پلەی ڕێکتەر دیزاین ناکەی شتێکی کەمان هەیە کە بڵێن گراوند مۆشن یاخود ئەکسیلەرێشن و مامۆستا باسی کرد ئەکسیلەرێشن واتە کە تۆ دیزایانی
بینایەکەی بۆ شوێنێک حسابی ئەکسیلەرێشنی ئەو شوێناکی بەهۆی ئەو بوومەلەرزەیەوە کام بوومەلەرزە چ بوومەلەرزەیە گۆرەیگیرێ بە پێی کۆدی با بڵێن ASCE بەڕێزان من سڵایدەکان هەمووی لەسەر کۆدی ASCE لە کۆدی ASCE کاچیتە سەری پارامیتر تایاتێ دوو پارامیتر تایاتێ کە پەیوەندیان بە SDS لەگەڵ SD1 ئەمانە پێڵێن با بڵێن پارامیتەری ئەکسیلەرێشن ئەگەر تاریفەکان بخوێنیت دەویستراوەچی spectral response acceleration parameters بەڕێزان ئەم پارامیتەرانە لەسەر بوومەلەرزەیەک دانراون کە 2500 ساڵ جارێ ڕووەیە واتە تۆ کە بەپێی ئەم کۆدە ئیشێکی لەسەر بوومەلەرزەیەک دیزاینی کردووە ئەو بوومەلەرزەیە تەمەن ئەمە هەمووی احتیمالاتە بەڕێزان یعنی لە هەندسەیە بەتایبەتی لە بابەتی بوومەلەرزەیە شتێکی قەتعیمان نییە بەس بە احتیمالات هەموو ئەو بوومەلەرزانەی کە ڕووەیەن شتێکیان هەیە پێیان وترێت ریتێرن تایم واتە دوای چەندێک ئەو بوومەلەرزەیە بۆ گوڕە ئەگەڕێتەوە باشە لەسەر بوومەلەرزەیەک با بڵێن ئەم پەرامتران دانراون کە ئەڵێن 2500 ساڵ جارێ ڕووەیە واتە چی واتە کە تۆ بینایەک تەسمیمەکەی بۆ 50 ساڵ لای ئەمە وایە کە ئەڵێن دیزاینەکەی بۆ بینایەکی بۆ بوومەلەرزە ئەڵێن بۆ 50 ساڵ دیزاینەکەی کەواتە ئەگەری ڕوودانی ئەو بوومەلەرزەیە لە مودەی 50 ساڵەکەی تۆە بۆ لە سا 2 بێ یعنی لە سا 2 ئەگەر هەیە لە مودەی ئەو 50 ساڵەیە ئەو بوومەلەرزەیە بۆ گوڕە بەو کاریگەریە لە سایتەکەی تۆ ڕۆبە طبعا پارامیتەرەکان لە کاتی دیزاینە تۆزێک چکە احتیمالەکە زۆر کەمەکرێتەوە هەنێ جار تقریبا گە سەرنج بێ زەربی دوو لە سەرسیە کراون پارامیتەرەکان واتە کاریگەریەکان کەم کراوەوە چکە ئەڵێن احتیمالەکە کەمە لە سا 2 ڕەنگە دیزاینەکانمان زۆر ئیکۆنۆمی دەرنەچێ بۆیە هاتوون چیان کردووە ئەڵێ ئەتوانی لە دیزاینە بوومەلەرزەیە وەرگری کە ئەگەری ڕوودانەکەی 500 ساڵ جارێ بێ واتە لە وەکوی مامۆستا باسی کرد یعنی لە 50 ساڵی تەمەنی بیناکەیتووە لە سا 10 ئەگەری ڕوودانی ئەو بوومەلەرزە هەیە کاتە لەمە دووە بەڕێزان شتێک نامێنێ بەهۆی بە ناوی ئەوەی کە تۆ دیزاین بۆ چ گۆڕێک ئەەکەی دیزاین بۆ ئەکسیلەرێشن ئەکرێت ئەکسیلەرێشن ئەمانەمان چۆن دەستکەی بەڕێزان ئێستا لە کۆدی عراقیە دوو خەریتەمان هەیە ئەم خەریتانە دوو پارامیتر تایاتێ S1 لەگەڵ SS طبعا ئەم دوو پارامیترە S1 و SS بە چەند ستێپێک ئەڕوا ئەگاتەوە بە ئەم دوو پارامیتری کە باسم کرد SDS و SD1 باشە ستێپەکان من سلایدەکانم داناوە بۆ بەڕێستان بەڵام ناتوانم باسیکەم بەس هەموو فەقەرەکانم داناوە پێتەڵێ کە بۆ نمونە ئەو SS و S1 کە لەو دوو کۆدەوە وەریەگری لەم دوو ماپەوە ببرن طبعا بۆ منتەقەی سلێمانی ئەگەر باسیکەم بەپێی ئەم دوو ماپە کە ئەخیر ڤێرژنی کۆدی عراقیە هەنێ بەڕێز هەیە ڕەنگە پێی وابێ ئەمانە کەمن من ناتوانم ئەو قەرارە بم بڵێم ئەمە کەمن یا زۆرن چونکە ئەمە تۆ هەر شتێک بتوانی بڵێ من قوبوڵم نییە ئەبێ بە بەڵگەیەکی بەهێزتر شتێکی کە بسەرمێنی لەبەرەوە من لە ئێستاە خۆم ئەگە تەسمیم بکەم لەسەر ئەم دوو ڕقەمە یەکەم بۆ منتەقەی سلێمانی SS مان بەپێی ئەم خەریتەیە 0.7 S1 مان 0.2 ئەگەر ئەم دوو ڕقەمە داخڵکی 0.2 باشە S1 و S مان هەیە 0.7 و 0.2 مان هەیە ئەم دوو ڕقەمە توانی بەکاربێنی تاوان ئەمە لە بەرنامەی بۆ نمونە ئیتابسە مەجالی تیا یەک ڕسمم هەیە ئەگەر شانتان بم لەم بردو دوای ئێمە سەری بەڕێزان لێوێ لە بەرنامەی ئیتابسە توانی ئەوان داخڵکی و لە وەکوتم لە چەند ستێپێکە ئەگەیتە ئەوەی کە SDS و SD1 دەستکەوێت باش هەتا ئێرە شتەکان هەست دەکەم وازەح بێت لە دوای ئەوە بەڕێزان ئێمە وەکوی کە پێشتر باسم کرد ئێمە شتێکمان هەیە کە پێڵین سایزمیک دیزاین کاتێگۆری ڕەنگە کاتەکەشم کەم بێ مامۆستایلان و پێ دوایی خۆزەکاتم بۆ زیاگە چکە حەزەکەم شتەکان باسکەم بەنسبەت سایزمیک دیزاین کاتێگۆری بەڕێزان ئێمە وەکوتم ئێمە لە کۆدی ASCE یا شتێکمان نامێنە بە ناوی با بڵێن زۆن نامێنێ زۆنەکان ئەبێ بە سایزمیک دیزاین کاتێگۆری لە سایزمیک دیزاین کاتێگۆریە بەڕێزان بەپێی ئەم چەند تەیبڵەی کە هەمانە کۆدیەکی پێڵێ ئەڵێ تۆ ئەتوانی بێ بەپێی فانکشنی بیناکەت بەپێیش فانکشنی بیناکەت بەڕێزان وەکوتم بابەتەکان ئەوەندە زۆرە ینی حەزەکەم هەمووی باسکەم بەدەڕێن کات زۆر کەم بێت
کاتێکە ئەتەوێت کاتێگۆری دیاریگی بەڕێزان واتە تۆ ئەو بینایی کە تۆ تەسلیمی ئەەکەی لە چ کاتێگۆریەکە بێ شتێک گێتە ناو مۆزوعەکە بڵێن ڕیسک کاتێگۆری. ڕیسک کاتێگۆری پەیوەندی بە بیناکەی تۆ هەیە واتە ئەم بینایی تۆ چەندێک گرنگی هەیە تاوان لە کۆدا بەڕێزان بیناکانیان جیا کردوێتەوە شتێکی بڵێن ریسک کاتێگۆری. من هەر شتێکە باسەکەم بەڕێزان سلایدەکەم داناوە ئەتوانی بەڕێزە دوایی بخوێنیتەوە بۆ تەفاسیلی زیاتر. ریسک کاتێگۆری کراوە بە 4 بەشەوە واتە ئەو بینانی کە ئێمە دیزاینیان ناکەین بەڕێزان ئەکرێن بە 4 بەشەوە بە پێی گرنگیان. با بڵێن زۆربەی بیناکان کە تەسلیمێکین چ بینای با بڵێن سەکەنی بێ چ بینای با بڵێن تیجاری بەڵام بە حەجمی بچووک بێ ئەکەونە کاتێگۆری دووەمەوە. بینامان هەیە وەکو مەکتەب وەکو خەستەخانە ناجارێ مەکتەب با بڵێن یاخود مزگەوت مۆڵە گەورەکان ئەوانەی کە تۆزە قەرباڵکیان زیاترە ئەچنە زمنی سێهەمەوە. بیناکانی وەکو خەستەخانە وەکو مەقار وەکو حەریق وەکو ئەو شوێنە گرنگانی هەندێک مەخزەنی با بڵێن مادەی شیمیایی ئەوانە ئەچنە زمنی 4ەمەوە. واتە لە دیاریکردنی زۆنەکان من بۆیە ئەڵێم زۆن چکە تێگەشتنی ڕەنگە ئێمە بۆ زۆن ڕەنگە ئاسانتر بێت یاخود سایزمی دیزاین کاتێگۆریەکە بۆ بیناکانە گۆڕێ واتە گرنگی بیناکەی تۆ لێرە تەئسیری لەسەر کاتێگۆریەکەشت ئەبێت. بۆیە ئێماڵی کۆدی ئەیسی بەڕاستی تەفاسیلی زۆری تیا بۆ زۆر بە جوانی باسی شتەکانی کردووە. بەڕێزان دوای ئەوەی کە تۆ یەی وەکوتم هەموو ئەو ستێپانی کە لێرە باسەکەی لە کۆدەکەیە بەکاری ئەهێنی کاتێگۆری منتیقەکەی خۆ دیاریەکی وەکو وتم منتیقی سلێمانی و زۆربەی شارەکانی کوردستان بۆ زۆربەی بیناکانمان کاتێگۆریەکەی دی دەرەجێ. ڕەنگە پرسیار بکەین گرنگی ئەمە چیە بەڕێزان؟ گرنگی زانینی کاتێگۆری چییە؟ تاوان یەکێ لە گرنگیەکان کاتێک کە تۆ کاتێگۆریەکە دیارێکی بڕی ئەو هێزانەی کە بەهۆی بوومەلەرزەکەەوە یەنە سەر بیناکە دەگۆڕێ بڕی ئەو هێزانی کە بەهۆی بوومەلەرزەکەەوە یەنە سەر بیناکە دەگۆڕێ. ئەمە یەک. دوو هەم بەڕێزان لە ئەگەر بچیتە سەر چاپتەری 18 ACI لە چاپتەری 18 ACI هاتۆ چی کردووە بە پێی کاتێگۆریەکان مەرجی بۆ داناوی ئاین چۆن ئێستا هەر لە چاپتەری 18 ACI کە بچیتە سەر چاپتەری 18 باوڵێن باسی یەک نمونە بۆ بکەم. فریم خۆتان زانە بەڕێزە ئێمە دووش دەگرێتەوە بیم و کۆڵم هاتووە بیم و کۆڵەمی کردو بە سێ بەشەوە. فرێمی ئۆردینەریمان هەیە فرێمی ئینتەرمیدێتمان هەیە فرێمی سپێشەڵمان هەیە. ئەمە لە چی ئاگۆڕێن بەڕێزان لە شێوازی دانانی شیشەکانە بەتایبەتی لە ڕێنفۆسمنتە زۆر فەرقیانە بێ. ئەمانە ڕێنفۆسمنتەکان کە مەرجەکانی داناوە لیمیتەکانی داناوە بۆ ڕێنفۆسمنت بەتایبەتی بۆ قەبیزەکان لە لێرە ئاگۆڕێ لە سپێشەڵە جیاوازە لە ئینتەرمیدێتە جیاوازە لە ئۆردینەری. بۆ منتیقەیە کە منتیقی سلێمانیە باڵێن باسکەم کە کاتیگۆری دیە ئەگەر پێ فرێمە بەکاربێنی تەنها سپێشەڵ فریم ڕێگە پێدراوە. ئەگەر بۆ نمونە بیناکەت باڵێ مۆمێن ڕێزیستیم فرێم بێ باشە واتە شیوەڵی تیانە بێ کە ئەمە من تەسەورەکەم زۆر کەس ئەم شتە لە دیزاینەکانە ڕەچاو ناکرێت. یەک نمونەت پێ بڵێم لەسەر سپێشەڵ ینی کە ئەڵێ سپێشەڵ چی واکاکەمە سپێشەڵ بێ سە بۆ من ئەگەر بچیتە سەر سپێشەڵەکان لە کۆڵۆما بەتایبەتی ئێمە هەمومان نەزانین لە کۆڵۆما باڵێن ئەکرێ بە سێ بەشەوە لە دوو بەشی سەرەوە خوارەوە ئەبێت قەبیزەکان چڕکەینەوە. ئەمە ئەکەین زۆر بەمان کێشەمان نیە بەڵام کەسمان باوەڕ ناکەم هاتبین چکە لە سپێشەڵە پێتەڵێ ئەڵێ بۆت نییە ئۆڤەرلاپەکان ئۆڤەرلاپی کۆڵۆم شیشەکان لە یەکەم و سێهەما بێ خوا چەند کۆڵۆممان بینیوە ئۆڤەرلاپەکەی لە بەشی ناوەڕاستدا بێ. من خۆم نەمبینیوە لە سلێمانیا شتی وام نەبینیوە کە بە پێی کۆد فەرزە کە ئۆڤەرلاپەکانت لە ناوەڕاستی کۆڵۆمەکە بێ. ئەمە یەک نمونەت بۆ باسەکەم بەڕێزە نمونەکان زۆرن ناتوانم لێرە زۆر بچمە سەری. شتێکی کە لە دوای باڵێن سایت دیزاین کاتێگۆریەوە داخلی مۆزوعەکە بێ ئەمە ستێپەکانە کە باسم لێ بەڕێزن لە ئاخیرا ئەتوانی باوەڕین چێشی ئەوانە بکەیتەوە. پرسیارێکی کێتە پێشەوە ئێمە ئەڵێن باش ئەمە کاتێگۆریمان زانی ئەمە زانیمان با بڵێن بۆ چ با بڵێن پارامترێک دیزاینەکەکەین
پرسیاری چکێتە پێشەوە چ ڕێگەیەک بەکارێنم بۆ تەحلیلی مۆدێلەکە. ئەمە زۆر گرنگە بەڕێزان کە زۆر جار ئەمەش تەسەوورەکەم زۆر دیراسە ناکرێت. ئێستا بۆ نمونە ئەگەر بچیتە سەر کۆدی ASCE سێ ڕێگەی بۆ داناوی کە ئەم سێ ڕێگەی تۆ ئەتوانی بەکاری بێنی بۆ تەحلیلی مۆدێلەکە. واتە تۆ کە دیزاینەکەی ئەبێ یەکەم جار تەحلیلی کردبێ اینجا تەسلیمەکەی وایە. سەرەتا کە تەحلیلەکەی بەڕێزان ئێمە سێ ڕێگەمان هەیە. ڕێگەیەکیان ڕێگەی ستاتیکە، ڕێگەیەکیان ڕێگەی داینامیکە. ئەتوانم بڵێم لە ساڵ 95 بەرەو سەرەوەی ئەو بینایانەی کە لە سلێمانی تەسلیم ئەکرێ بە ڕێگەی یەکەمەیکە کە ڕێگەیەکی ستاتیکە، ڕێگەیەکە ئەگەر بچیتە سەر کۆنتراوە سیمپلیفایت. بەڕێزان هیچ مەنتیقی تایە خانوویەک با بڵێن بینایەکی دوو قات و عیمارەیەکی سەر و سی قات بە یەک ڕێگە تەسلیم کرێ، بە یەک ڕێگە تەحلیل کرێ. هیچ مەنتیقی تایە ئەمە. یعنی تۆ عیمارەیەکە دەیە سەر و سی قاتە هاتووی بە سیمپلیفاید مێتۆدێک تەحلیلی بۆکەی، ئەمە هیچ مەنتیقی تایە. لە کۆدا بەڕێزان پێشتر لە کۆدی ASCE ڤێرژنی 16ەکەیە تەنانەت لیمیتی دانابوو. ئەیوت بۆ نمونە چەند لیمیتێکی دانابوو. یەکێک لەوانە ئەیوت چی ئەگەر بیناکەت لە 50 قات بەرەو لە 50 مەتر بەرزتر بێ ئەسڵەن ڕێگە پێدراو نییە ڕێگە یەکەم بەکاربێنی. ئەسڵەن بۆت نییە، ینی بە پێی کۆدا نووسراوە not permitted. واتە تۆ مەجبورە بی ناچارە بێ بچی بە داینامیک تەحلیلێکی کە من شخصی خۆمانی کە برادر من تەسلیمەکەم باوەڕ ناکەم کەسیان بە ڕێگەی داینامیک تەسلیمیان کرد کە بەداخەوە ئەوەش بۆ خۆی مۆزوعە بەڕێزان. کەواتە ئەو ڕێگەی کە تەحلیلی پێەکەی بەڕاستی ئەوەش تەئسیرێکی زۆری هەیە، چکە وەکوتم ڕێگەی یەکەم ڕاستە ڕێگە پێدراوە، بەڵام بەڕێزان ڕێگەیەکی سیمپلیفایدە، سادەکراوە. واتە تۆ ئەو مامۆستای بەڕێز باسی هەنێک وەیڤی کرد، ینی بۆ مەلازە خۆی وەیڤە لە ڕێگەی یەکەمە ئەم وەیڤە ئەبێ بە فۆرسێکی ستاتیک، ئەم فۆرسە تەقسیمە بێ بۆ سەر قاتەکان. لە قاتەکان ئەمە باسی شتێکمان کرد ستیفنس. ئەسڵەن لە دابەشبوونی با بڵێن لە دابەشبوونی فۆرسەکانە فاکتەرێکیان داناوە بۆ ستیفنس، بەس ئەوە ینی تەمسیلی واقعی قاتەکانە بۆ ناکە، تەمسیلی واقعی قاتەکان ناکە کە تۆ ئەم قاتانە ستیفنسیان هەبێت. بۆیە هاتوون چیان کردووە لە کۆدا بۆ ئەوەی کە ڕێگری لەوە بکەن، هاتوون شتێکیان داناوە، لیمیتیان داناوە. لیمیتیان داناوە بۆچی شتێکەیە بەڕێزان پێڵێن ئیڕێگولاریتی. واتەکە تۆ بینایەک تەسلیمەکەی ئەبێ بیناکەت هەنێجار بە هۆکاری با بڵێن ستراکچەر یا بە هۆکاری معماری ناڕێکی تێکەوێت. ناڕێکیەکان و با بڵێن ئیڕێگولاریتەکان ناتوانم بچمە سەریان، بەڵام زۆر بە خێرایی لێرە بۆت باسەکەم بەڕێزان. هۆریزۆنتەڵ ئیڕێگولاریتی با بڵێ ئەمە یەکێکە لەو نمونانەی کە هەمانە ئەو بەڕێزانەی کە دیزاینەکان ئەبێ مەرجە بەڕێزان مەرجە ئەبێ بچی چێکی هەموو ئیڕێگولاریتەکان بکەیتەوە. یعنی ناڕێکی لە پلان لەگەڵ ناڕێکی لە بەرزیە لە ئێلیڤیشنە. ئێمە ناڕێکیمان هەیە بەهۆی شێوازی دابەشکردنی مێمبەرەکانەوە ئێمە دروستە بێت. ناڕێکیمان هەیە بەهۆی جیاوازی ستیلسی قاتەکانەوە دروستە بێت کە نمونەیەکمان باس کرد ئەوەش مۆزوعی سۆفتستۆریە کە لە بەرنامەی ئیتاب ساتوانین چێشیکەیتەوە سۆفتستۆری، بەڵام چەندێک چێکەکرێتەوە نازانم بەڕاستی. بابەتێکی کەش بەڕێزان کە ئەمەوێت لێرە ئاماژەی پێبەم، ئێمە وتمان لە سێ ڕێگەکەی کە کۆد دایناوە کە ڕێگەی لینیێرن هەرسێکیان لە یەکەم ئاماینێتەوە، هێشتا لە یەکەم ئاماینێتەوە، جگە لەو ڕێگەی دوو ڕێگەی تر هەیە داینامیکن. لە وڵاتان بەڕێزان ئەم سێ کۆدە ئەسڵەن تێپەڕێراون، ینی وازیان لەمانە هێناوە ئەسڵ. باشە ئەچنە سەر کۆدی با بڵێن ڕێگەی با بڵێن نەن لینیێر، ئەبێ بچیتە نەن لینیێرەوە. ئێمە هێشتا وەکوتم لە لینیێرەکانیشان لە ڕێگەی سادەی ئەوەستاوین، عیماری سیقات و چرقات بە ڕێگەی ستادیگەیکەین بەڕێزان. لە کاتێکا ئێستا لە دنیا وەکوتم شتێکەیە پێڵین پەرفۆرمەنس بیس دیزاین، واتە ئەچیتە مەجالی نەن لینیێرەوە. تۆ بیناکەت فقەرەی بیناکانت لە ستێجی جیاوازە ئەبینی، پەرفۆرمانسی بیناکەت لە چەند تایمێکی جیاوازە ئەبینی. بەس لە ڕێگەکانی لینیێرە ئەو شتێکیان نیە بەڕێزان، هەمووی بە کۆمەڵە فاکتەر کراوە، هەمووی سادە کراوەتەوە. زەڕبی فاکتەرێکەکەی ئەڵێ وا حساب بکە. ئێستا بۆ تۆ لە وەکووتمان تۆ بینایەک تەسلیمەکەی، ئەم بینایە احتیمالەیە لە کاتی مۆدێلسیا بچێتە مەجالی نەن لینیێرەوە، هاتە ستیلەکەت یەڵدی کردبێ، وانە ئەچێتە مەجالی نەن لینیێرەوە.
چۆن حسابی بۆ کراوە لەوێ زەڕی فاکتەرێک ئەڵێن فاکتەرێکمان ئەڵێن زەڕی سیلیکە بۆ نمونە بەس ئەمانە ئەبێ بەجددی بەڕێزە ئەمانە بۆیە باسەکەم ئێمە ئاگادار بین کە ئێمە لێکشوین و خۆی زانستی هەندسە لێکشوایە بەڕاستی زۆر لە دواوی وە دیراسی زیاترمان پێویستە و ئەبێ وەکوتم جگە لەو ڕێگانی کە هەمانە ئێستا ئەمە بچینە سەر ئەم تحلیلانە کە وەکوتم پێرفۆرمنس بیس دیزاین کە وەکوتم ئەچیتە مەدای نەنلینیەرەوە ئەوەی کە مامۆستا بڕوا باسی کرد لێرە ئەگەر سەرنجی ئەمە بیت لە مۆدێلەکە تا تەنانەت هینجەکانت ئەبینی بۆ ئەمە بەڕێزان دیسپلیسمنتە واتە هاتوون چیان کردو دیسپلیسمنتیان کردو بە بیناکە پوشیەکەن ئەمە ڕێگەی پوش ئۆفە ئەناڵەسیسە واتە مۆدێلەکەت پوشەکەی دیسپلیسمنتێکی تا دروستەکەی وە فەقەرە بە فەقەرە لەگەڵ زیادبوونی دیسپلیسمنتەکەیە ئەزانی لە کوێ پلاستیکیش دروستە بێ و ئەزانی لە چه مەرحەلەیەکە و بە چه دیسپلیسمنتێک بیناکەت کۆلاپسی تەواوەتیەکە و پێش کۆلاپسەکەش تەمانەت دەتوانین بڵێ بۆ نمونە ئەم بینایە ئەگەر ئەم بینایە ئەوەندە دیسپلیسمنتی تا دروست بێ کام مێمبەرانەم تووشی پلاستیکین جەبن واتە فەیلێری با بڵێن لۆکاڵیمان هەیە لەبەرەوە بەڕێزان بەڕاستی وەکوتم زۆر لە دواوین وابێ ئەمانە بخوێنینەوە دراسی ئەمانە بکەین و تەنانەت بەڕێزان ئێستا ئەمەش تێپەڕێنراوە لە دنیا ئەمەشیان واز لێناوە ئێستا خەریک ئەچنە سەر شتێکیکە کەڵێن ڕێزیلیەنس بیس دیزاین واتە بیناکان چۆن تا ڕادێ ئەمە زۆر سادەیەکەمە ئەوەی تێبکەی چۆن لە کاتی بوون لەرزەیە کە زەرمەند بن چۆن خۆشیان چاکەنەوە جا بزانە ئێمە چەندێک لە دواوین بەڕێزان لەبەرەوە بەجددی پێویستمان بەوە هەیە کە وەکوتم بە تایبەتی لە مەجای تەحلیلە دیراسی زیاتر بکەین و زیاتر بچینە بابەتەکانەوە قسەیشی کە هەیە بەڕێزان کە پرسیارێکی کە زۆر ئەکرێ زۆر باش طبعا بۆ بەرنجەمان بابەتەکان زۆرەوە شتی زۆریشم حازر کردو بەس لەبەر کاتەکە ناتوانم هەمووی باس بکەم ئینشەڵڵا هەوڵێم کە دەرفەتی کە دروستکەین دەرفەتی کە ئینشەڵڵا دروستەکەین پرسیارێکی کە ئەکرێ کە چ سۆفتوێرێ بەکاربێ یەکێکە لەو پرسیارانی کە باڵێن ئێمە پێویستمان بە سۆفتوێرێکە بێت تەشید ینی ڕەنگە زۆر جار ئەو پرسیارە بکرێ ئەو قسەیە بکرێ بڵێ ئایا تەنها هاند کالکولیشن بەستە بۆ ئەوەی کە من دیزاینی پێ بکەم یاخود ئایا ئێمە ئەتوانین بە سۆفتوێر دیزاین بکەین وە وەکو بڵێ اعتمادی تەواوەتی بکەینە سەر ئەنجامەکانی سۆفتوێرەکە طبعا بەڕێزان هەر سۆفتوێرێک ستیفنسی تیا ڕەچاو کرابێ ئەتوانی بەکاری بێنی ستیفنس بتوانین لە سۆفتوێرەکەی ڕەچاو بکەین ئەتوانی بەکاری بێنی یەکێک لەو بەرنامانەی کە من زۆر دڵمە و زۆر لەگەڵ کۆدا با بڵێن مطابقە بەرنامەی ئیتابسە بەجددی جەماعەت بەرنامەی ئیتابس ڕەنگە هەنێک کەس لە هەنێ ڕۆوە بۆ نمونە ئەوەی کە دوای دیتێڵینی زۆر بۆ حازر ناکە حەزیان لێ نییە چون حەزیان لە شتێکە دیتێڵینی حازرێ باتێ کە ئەوەش بەڕای من شتێکی زۆر باش نییە من پێشنیاری ئەوەکەم هەر بەڕێزێکە دیزاینەکە هەوڵ بە خۆی دیتێڵین حازرکە واتە بە مەنوەڵی